ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆکە دوو بابەتمان ئامادە کردووە. یەکەمین بابەتمان نووسینێکە لە بەڕێز عوسمانی حاجی مارف، نووسراوێکی هەیە دەربارەی ئیسرائیل و ئێران لە شەڕێکی بەردەوامدا. دەڵێت کە ئەو هێرشەی شاندی دانوستانکاری بزوتنەوەی حەماسی لە دوحە کردە ئامانج پێشینەیەکی مەترسیدار و سەرپێچێکی مەترسیداری خستە بەرچاو. نێتانیاهۆ دەڵێت هیچ کەسێک ناتوانێت ڕێگر بێت لەوەی ئیسرائیل لە دوژمنەکانی بدات. ئەمەش هەموو ئەو هەوڵانە دەبەزێنێت کە دراون بۆ ڕاگررتنی دەستدرێژی و هەڵگرتنی گەمارۆی سەر غەزا بۆ ڕێگەدان بە چوونە ژوورەوەی یارمەتیەکان بۆ ڕزگارکردنی منداڵان و ژنان لە شەڕی برسیکردن کە دیمەنەکانی خەڵکی ئازادیخوازی جیهانی لە تەواوی وڵاتاندا تووشی شۆک کردو. ئیسرائیل تا ئێستا نەیتوانیوە بارمتەکان لەژێر دەستی حەماس دەربهێنێت. بۆ مەبەستەش نەک نایەوێت و ناتوانێت وێنەی خۆی بگۆڕێت، بەڵکو تا دێت نامرۆڤانەتر و ناشرینتر و دوژمن کارانەتر مامەڵەی خەڵکی بێتاوان و مناڵانی غەزە دەکات. لە هەموو گۆشەیەکی جیهاندا وێنایەکی تەواو خێزەونی خۆی ناساندووە و نیشانی داوە. ئەوەی لێردا شایانی باسەوە ئاشکرایە پێناچێت ئیسرائیل لە ئەنجامی شەڕی ئەم دوایەی بەرامبەر ئێران ڕازی بێت. تا ئێستا جەخت لەسەرەوە دەکات کە ئێران وەک هەڕەشە و مەترسیەک بەرامبەر بەخۆی پێناسە دەکاتەوە، بۆیە بە هەموو ئاراستەکان و لە هەموو ئاستەکاندا هەوڵەدات و هەوڵەدات هەنگاو بنێت بۆ نەهێشتنی ئەم هەڕەشەیە و ڕێگریکردن لە پەیوەندیکردنی ئێران بەیانەی دەوڵەتە ئەتۆمیەکانەوە. ئیسرائیل هەوڵەدات شوێنی ئێران لە باڵادەستی بەسەر ناوچەکەدا بگرێتەوە و قسەی کۆتایی لە ناوچەکەدا تەنها قسەی خۆی بێت. کۆتایی بە هەر دەورەیەکی ئێران و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا بهێنێت. بەڵام ئایا ئیسرائیل توانایەوەی هەیە شەڕێکی نوێ لە دژی ئێران ئەنجام بدات؟ ئایا ئیدارەی ئەمریکا بە سەرۆکایەتی ترامپ شوێن تەواوی ئامانجەکانی نەتانیاهۆ دەکەوێت؟ و ئایا ڕۆژاوا بە سەرۆکایەتی ئەمریکا ئاگاداری مەترسیەکانی گۆڕانکاریە بەردەوامەکانی هاوسەنگی هێزی جەمسەرە جیهانیەکان نییە؟ لە کاتێکدا دوای زیاتر لە 2 ساڵ لە وێرانکردن و تێکدان و شەڕی قەڕکردن نەتانیاهۆ نەیتوانیوە بگات بۆ ئامانجەی ئاڵای سپی بە حەماس هەڵبکات. ئێستا لە کاتێکدا کە ئیسرائیل لە نێو هەڕەشە پەرشوبڵاوەکان بۆ سەر غەزەدا نقم بووە، ئایا دەتوانێت هێرشەکانی بۆ سەر ئێران دەست پێ بکاتەوە؟ سەرەڕای ئەوەی درێژترین شەڕی لە مێژووی خۆیدا لە دژی غەزە ئەنجام داوە و دەستە تاوانکاریەکەی بۆ سەر دانیشتوانی لوبنان، سووریا، ئێران و یەمەن درێژ بۆتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە یارمەتی و پشتیوانی ئەمریکاش نەیتوانیوە بەرهەمی شەڕەنگێزیەکەی بچنێ و لەباری عەمەڵیەوە کۆتایی بۆ ئەم هێرشانە دیاری بکات و ئارامی بۆ ئیسرائیل بەدەست بهێنێت. جگەلەوەی بۆ پێداگری لەسەر کۆتایی بە حەماس هەشتی لە دەستی بێت دەیکات گەر تەواوی دانیشتوانی فەلەستینیش ببنە قوربانی. ئەمریکا و ئیسرائیل لە هەموو ڕێگایەکی ممکنیان گرتوۆتە بەر بۆ زیانگەیاندن بە ئێران و لاوازکردنی. لەم دوایانەدا تێبینیمان کرد کە چۆن باکۆی پایتەختی ئازەربایجان بۆتە شوێن مەبەست و شوێنێکی پەسەندکراو بۆ دانوستانەکان کە هەمویان خزمەت بە ئیسرائیل دەکەن و دژایەتی ئێران و هاوپەیمانەکانیان. ئازەربایجان بووەتە شوێنێکی پەسەندکراو بۆ ئەمریکا و ئیسرائیل لەسەر ئاسی استراتیژی و هەواڵگری و دیپلۆماسی. پڕۆژە نوێیەکانی کۆریدۆر و ڕێگاوبان کە ئیدارەی ئەمریکا سەرپەرشتی دەکات ئامانجی دوورمەودایان هەیە. نەک هەر هەوڵی لاوازکردنی ئێرانن، بەڵکو کار دەکەن لەسەر پوچەڵکردنەوەی سەرهەڵدانی ئەو بلۆکانەی ئێرانیان خستۆتە ناو بازنەی خۆیانەوە کە مەبەست لێی ڕووسیا و بەتایبەتی چینە. کاری ئەمریکا لەسەر ڕێڕەوی زەنگەزور لە خاکی ئەرمەنستان هەروە بەردەوامە. بە ئامانجی ڕێگرتن لە پەیوەندیکردنی ئێران لەگەڵ ڕووسیا لە ڕێگەی ئەرمەنستانەوەی. کارێکی چڕوپڕ بۆ چالاکردنی ڕێڕەوی 50 کیلومتری لە پارێزگای سونیانی ئەرمەنستان بەردەوامە. ئەوەی جێگای سەرنجە نێردراوی ئەمریکا لە سووریا و باڵوێزی ئەمریکا لە ئانکارا باس لە بەکرێدانی کۆریدۆرەکە دەکەن کە بۆ ماوەی 99 ساڵە. ڕێڕەوی زەنگەزور بەدیلێکە بۆ ڕێڕەوی ئاراس کە پێشبینی دەکرێت خاکی ئازەربایجان لە ڕێگەی خاکی ئێرانەوە بە ناوچەی نەخچیڤانەوە ببەستێتەوە. ترامپ سەرکەوتوو بوو لە پەکخستنی ڕێڕەوی ئاراس
بە سەرپەرشتیکردنی ڕێکەوتنێکی نێوان ئازەربایجان و ئەرمەنستان. ئەمریکا بەم کارە هەوڵ دەدات خۆی لە باشووری قەفقازدا جێگیر بکاتەوە. هەروەها ڕێڕەوەکە کۆنتترۆلی هەمەلایەنەی ئەمریکا بەسەر ناوچەکە و دەستڕاگەیشتنی بە ئاسیای ناوەند دەستەبەر دەکات. لە لایەکی تریشەوە هێز و توانەکانی ڕووسیا لەو ناوچەیە سنووردار و لاواز دەکات. فەرمونون ناوڕێکی کورت ببینن بە درێژەیەم بابەتە دێمەوە خزمەت. مقهى وأنت مع الجريدة جالس، لا لست وحدك، نصف كأسك فارغ والشمس تملأ نصفها الثاني، ومن خلف الزجاج ترى المشاة المسرعين ولا ترى إحدى صفات الغيب تلك، ترى ولكن لا ترى. كم أنت حر أيها المنسي في المقهى، فلا أحد يرى أثر الفراشة فيك، لا أحد يحملق في ثيابك أو يدقق في ضبابك إن نظرت إلى فتاة وانكسرت أمامها. كم أنت حر في إدارة شأنك الشخصي في هذا الزحام بلا رقيب منك أو من قارئ، فاصنع بنفسك ما تشاء، يخلع قميصك أو حذاءك إن أردت، فأنت منسي وحر في خيالك، ليس لاسمك أو لوجهك هاهنا عمل ضروري، تكون كما تكون، فلا صديق ولا عدو هنا يراقب ذكرياتك، فالتمس عذرا لمن تركتك في المقهى لأنك لم تلاحظ قصة الشعر الجديدة والفراشات التي رقصت على غمازتيها، والتمس عذرا لمن طلب اغتيالك ذات يوم، لا لشيء بل لأنك لم تمت يوم ارتطمت بنجمة وكتبت أولى الأغنيات بحبرها. مقهى وأنت مع الجريدة جالس في الركن منسيا، فلا أحد يهين مزاجك الصافي، ولا أحد يفكر في اغتيالك. كم أنت منسي وحر في خيالك. بەڵێ بینەرانی خۆشەویست، لە درێژەی بابەتی ئیسرائیل و ئێران لە شەڕێکی بەردەوامدا عوسمانی حاجی مارەف ببورن بەم شێوەیە درێژە بە نووسینەکەیدا توەڵێت هەموو ئەو هەنگاوانە کە پێشتر باسکران ئامانجیان گەمارودانی ئێران و قۆڵکردنەوەی ئازارە جێوپۆلیتیەکیەکەیە. ئەمریکا بە دووبارە کێشانەوە و داڕشتنەوەی نەخشەکان بەپێی دیدگای ئەمریکا و ئیسرائیل هەوڵی هەڵوەشانەوەی دەسەڵات و نفوزی ئێران دەدەن بە تەواوی لە هەموو ناوچەکەدا. بەڵام ئەو مانۆڕەی کە نمایش کرا لە لووتکەی ئەم دوایەی شانگهایدا لە چین کرانەوە و دەرکەوتنێک بوو. سەرەتای لەدایکبوونی جەمسەر و قوتبێکی نوێ لە دووبارە داڕشتنەوەی ئەو هاوسەنگیە جیهانی ڕادەگەێنێ کە لە دوای هەڵوەشانەوەی یەکیەتی سۆڤیەت واتە ئەتحادی جەماهیری شۆڕەوی و بلووکی ڕۆژهەڵات داڕما کەوەها نیشانەدەن بە شێوەیەکی بەردەوام بەرەو پێش دەچێت و کایەیەکی نوێ و بەدیل بۆ بازرگانی و چالاکی دراوی تازە دادەمەزرێن. دوور لە کۆنتترۆڵی ڕۆژاوە ببورن بە سەرۆکایەتی ئەمریکا کە جیهانی پڕکردووە لە سزا و گۆمەرگ، تەنانەت هاوپەیمانەکانیشی لە کاریگەریەکانیان ڕزگاریان نەبووە، بە تایبەتی لەم دەورەی ئاخرا لە دەوڵەتی ترامپەوە.
لوتکەی شانگهای کە هەوڵی ڕکابەری گروپی هەش دەدات هاوسۆزی خۆی لەگەڵ ئێران ڕاگەیاندووە بۆتە بازاڕێکی گەشە سەندوو بۆ بەرهەمە نەوتیەکانی ئێران کە بەهۆی سزاتوندەکانی دەوڵەتی ئەمریکاوە بارگرانیەک زۆر لەسەر ئەو بازرگانیە بوو. ترۆیکای ئوروپایی خۆی ئامادە دەکات بۆ چالاکردنەوەی سزاکانی سناپبەک. ئێران باش دەزانێت کە لە ڕوبەڕووبوونەوەیەکی ئاشکرادایە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپایەکاندا لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی. ترۆیکای ئوروپایی بە چالاکردنەوەی مەکانیزمی ماشە لەسەر ئێران نەوتی بەسەر ئاگرەکەدا ڕشتووە. جگەل لەو هەلو مەرجەمە ترسیدارەی کە هەرسێ وڵاتی ئوروپایی واتە فەڕەنسا، بریتانیا و ئاڵمان پەنایان بۆ پەرەسەندنی دۆخەکە بردووە بە تایبەتی دوای هێرشی ئەمریکا بۆ سەردامازراوە ئەتۆمیەکانی ئێران ڕێبازی وڵاتانی ئوروپایی بە شیاوی یاسایی و ئەخلاقی نازانێت و بۆ پەنابردنە بەر بڕیاری گەڕانەوە بۆ سەرگەمارۆکان ئێران و هاوپەیمانەکانی کە لە شەڕی پاڵپشتیکردنی غەزە دەرگیر بوون دەرک بەوە دەکەن کە لە بارودۆخی ئێستادا زیاتر پێویستیان بە دیپلۆماسی هەیە بۆ دووبارە بنیاتنانەوەی ئەو توانایانەی کە لە دەستیانداوە و لە ناوچوو. لە ڕاستیدا وڵاتانی ئوروپا بە هەڕەشەکردن لە ئێران و بە سەپاندنەوەی دووبارەی سزاکان لایەنگری دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیلیان هەڵبژاردووەوە بوونەتە بەشێک لە هاوکێشەکە. بەو مانایە دوای شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران بە هەر ئاڵ و گۆڕێک لە ناوچەکە پێشاتە بێت و کاریگەری دانابێت دوای وەستانی شەڕەکە ململانەکان و کێشەکان بە زیادەوە وەک خۆی ماون و مەترسی دووبارە بوونەوەی شەڕ ئەگەرێکە کە ئیسرائیل لە هێرشەکانی بۆ سەر غەزە نەتوانێت بە خازانجی ئیسرائیل کۆتایی پێپێنێت. ئێران و هەروەها ئەمریکا و ئیسرائیل هەرسێکیان درک بەوە دەکەن کە شەڕەکە بە هەموو فۆرم و شێوازەکانی خۆی بەکراوەیی ماوەتەوە، بەڵام ئەوە ئایندەی شەڕی غەزەیە ڕۆشنای دەخاتە سەر چارەنووسی هەڵگیرسانەوەی شەڕ بە دژی ئێران. سەرکەوتن لە پاکتاوکردنی غەزە دایانگەڕێنێتەوە بۆ کاری دیپلۆماسی. شکست لە هێرش بۆ سەر غەزە ئیسرائیل کێش دەکاتەوە بۆ لێدان لە ئێران. لە هەمان کاتیشدا ئەمریکا و ئیسرائیل دەرگیرن لە بەرامبەر کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکاندا کە لەم مانگەدا زۆربەی ڕەهای وڵاتەکانی ئەندام دەنگیاندا بە بڕیارنامەیەک بۆ جێبەجێکردنی بەکردەوەی چارەسەری دوو دەوڵەتی لە نێوان فەلەستین و ئیسرائیلدا. بۆ جۆرە دەردەکەوێت کە ئاراستەیەکی بەهێزی جیهانی هەیە بۆ بەرگیرکردن لە پێکێنانی دەوڵەتی فەلەستین. بەمانایەک هەنگاوەکانی پاکتاوکردنی غەزە و وەستانەوەی ڕاستەوخۆی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە دەوڵەتی فلستین ناجێگیری سیاسی و گرژیەکان لە ناوچەکە ئاڵۆزتر دەکات. ئاستی ململانەکان مەترسیدار دەبێت، بۆیە ئاراستەی هێرشکردنە سەر ئێران بە ئاسانی پێک نایەت و بە ئاسانیش کۆتایی نایەت. نیگەرانی هەرە جددی نەتانیاهۆ هاوپەیمانەکانی ئەوەیە کە ئەم هەموو کوشتار و تاوانکاریەی ئەنجام درراوە ئاراستەکەی چۆتە سەر گۆشەگیری و ئیدانەکردنی بەربڵاوی دەسەڵاتەکەی لە ناو ئیسرائیل و لە ئاستی هەموو جیهانیشدا. لەوەش مەترسیدارتر بۆ ئیسرائیلەوەیە کە وڵاتانی ئوروپا دەستیان کردووە بە گۆڕینی هەڵوێستی خۆیان و ئێستا دژایەتی بە هاو پرەنسیپەکانیان دەکەن لە بەرگریکردن لە یاسا نێودەوڵەتیەکان و مافەکانی مرۆڤدا. وڵاتی ئیسپانیا لە پەیوەند بەم شەڕانەوە هەموو جۆرە پەیوەندیەکی بازرگانی ڕاگرتووە لەگەڵ ئیسرائیل. دیارترینیان تێپەڕبوونی کەشتیە پڕ لە چەک و تەقەمەنیەکانە لە ڕێگای بەندەرەکانیەوە. ئیسرائیل لە دۆخێکی تەواو ناتەبا واڵۆزدایەوە ناتوانێت دیاری بکات ئایندەی ناوچەکە چۆن یەکلایی دەکاتەوە و چۆن دەتوانێت ببێتە باڵا دەستی یەکەم لە ناوچەکەدا و کۆتایی بە دەوری ئێران بهێنێت.